ئێرە بەردەم دەواازەی نێودەوڵەتی باشماخە هەڵبەتە ئێمە دوای شەڕەکە هاتوین تاوەکو بزانین سە بارودۆخی دەواازە نێودەوڵەتیەکان چۆنە لێرە لە دەواازەی نێودەوڵەتی باشماخ سەرچاوی قسەی بۆ کردین و باسی لەوە کرد کە هاتوچۆی گەشتیاری ئاساییە و هیچ ڕێگریەک نییە بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمتر ئەچنە ئەو دیۆ لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانیش کاتێکە دەواازەی نێودەوڵەتی باشماخ تێپەڕێنی بۆ دیوی ڕۆژهەڵاتی کوردستان کەمێک لێ کۆڵینەوە قورس بووە بەتایبەت لەو کەسانی کە گومان لێکراون لەلایەن دیوی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە و کۆمەڵە کەسی شێ هەر بەبێ ئەوەی لێپرسینەوەشیان لەگەڵا بکرێت تەنها سێری پاسپۆرتەکەیان بۆ ئەکرێت و ئەچنە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان و بەڵام بەگشتی هیچ ڕێگریەک نییە هاتوچۆ زۆر ئاساییە من لێرە پیاوێکم لەگەڵایە کە خەڵکی مەریوانە ئەمێ ئەو باسی بارودۆخی ئەومان بۆ بکە کە بزانین ئێستا حاڵی دیوی ڕۆژهەڵاتی کوردستان چیە مامێکیان سڵاو لەبێت باسی ئەومان بۆ بکەی کە وتت لە مەریوان و هاتووم ئێستا دوای ئەم شەڕە دۆخ چۆنە دۆخ باشە زۆر لەخوا بەزیاوی باشە بازار بەڵێ فرە چاکە ئەرەوەڵە هەموو شتێ باشە ئێستا خۆتان بەسی چی هاتوونەتە ئێرە هاتوون بۆ کاریگەری بۆ پێنجێن بزانم کارم دەسەکرێت کاری تیاکەم کارم نەبوویت لە مەریوانات مەگرەوتم بزانم شتێ پێیان ناکەن کار بێ لە کاتی شەڕە بارودۆخی بازار چۆن بوو شت گران بوو شت گران بوو عەز باش نەبوو خەڵک خەمیلیات بوو خراپتر بێ شەڕەکە لە شوێنە کابێ شەڕ هەن ناخۆشە حەزەکەن شەڕ نەبێ شکر لەخوا بە زیاوی باشش هەر وەساوە لەو قیمەتا وەساوە وەکو بزانی هاتوچێ وڵاتیان یاریمی کوردستان بۆ ئەو دیو چۆنە باشە لەخوا بە زیاوی باشە کەمێ فەرقی کردووە وە لە باشە ئیتە خەڵکە هاتوچووەکە ترسی نییە ئیتە باشە لەخوا بە زیاوی ترسی دەست خۆش بە زۆر سپاس بەڵێ ئەمە قسەی ئەو پیا بوو کە خەڵکی مەریوان بوو هەڵبەتە من هەندێک گەشتیار یاریمی کوردستان لێرە دوان ئەوان ئامادە نەبوون لە بەردەم کامێرای قسە بکەن بەڵام باسییان لەوە کرد ئێمە چینە دیوی هەرێ ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دۆخەکە زۆر ئاسایی هیچ گرفتێکیان نییە و هیچ گرفتێکیشان بۆ دروست نەکراوە سەبارەت بە بازرگانی تا ئێستا تا ئەمڕۆ هاتوچۆی بازرگانی بە تەواوەتی ئاسایی بوو هەر لە یەکەم ڕۆژی شەڕەکەشەوەم پێڕاگەیاندە بوون و هەتاوەکو ئێستاش ئاساییە هیچ گۆڕانکاریەک ڕووی نایەوە هیچ کەم کوڕێک ڕووی نایەوە و تاوەکو ئێستاش هاتوچۆی بازرگانی لە تەنکەر و لە کەنتێنەرەکانەوە کە خواردەمەنی و پێداویستیەکانیان پێەیە هاتوچۆی خۆیانەکان و هیچ گرفتێکیان نیە